بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دوای ناڕەزایەتی و تووڕەیی مسلمانان لە جیهانی ئیسلامی ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەرەنسا پاشەکشێر لە قسەکانی دەکات لە دوایین چاوپێکەوتنیدا سەرۆکی فەرەنسا باس لەوە دەکات کە نەیوتوە ئیسلام لە قەیراندایە و کاریکاتێرەکانیش پرۆژەی حکوومەتی فەرەنسانیە. لە بەرنامەی ئەمڕۆ بە میواندارێک لە بەڕێزان شوان هەورامی نووسەر و ڕۆژنامەنووس لە سودۆی سەری کێروار لە هەولێرە دکتۆر ئیدریس کاریتانی شارەزار لە فکری ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین و قسە لەسەر ئەوە دەکەین کاریگەری خۆپیشاندان و ناڕەزایەتی و بایکۆتی کاڵای فەڕەنسی چی بووە و بۆچی لە جیهانی ئیسلامیە تەناوت و خەڵک هەڵوێستیان نەبوو بەڵام وەکو دەسەڵاتداران هەڵوێستێکی فەرمیان نەبوو. دوای ناڕەزایەتی و تووڕەیی موسڵمانان سەرۆکی فەڕەنسا پاشەکشە لە قسەکانی خۆی دەکات. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا سەرەتای مانگی ڕابردوو ڕایگەیان ئیسلام لە قەیراندایە. ماکرۆن هەر بۆ نەوەستا و دوای هەڵواسینی کاریکاتێر لەسەر پێشەوەی مرۆڤایەتی لە بەشێک لە باڵەخانەکانی وڵاتەکەی لە 21 مانگی ڕابردوو ئاماژەی بۆ کرد واز لە کاریکاتێر و وێنە دەستیەکان ناهێنین ئەگەر ئەوانی دیکەش پاشەکشە بکەن. ئەم وتانەی سەرۆکی فەڕەنسا تووڕەیی مسلمانانی بەدوای خۆی داهێنا و بە شێوەیەکی هێمنانە بە خۆپیشاندان و ناڕەزایەتی وەڵامی ماکرۆنیان دایەوە. هەر لە کاردانەوەی سوکایەتەکان مسلمانان بڕیاریاندا بایکۆتی کاڵای فەڕەنسی بکەن. بۆ هۆیشەوە ئابوووریەکەی تووشی زیان بوو و بەرپرسانی ئەو وڵاتە هاواریان لێ هەستاوە. دوای کاردانەوەی بەرفراوانی خەڵک لە لێدوانەکانی ماکرۆن پاشەکشە لە قسەکانی دەکا و دەڵێت یاری بە قسەکانی کراوە و نەیوتوە ئیسلام لە قەیراندایە. لە دوایین چاوپێکەوتنیدا لەگەڵ کەناڵی جزیرە ئیمانوێل ماکرۆن وتی وێنە کاریکاتێرەکان پرۆژەیەکی حکومی نییە بەڵکو هەڵقوڵاوی ڕۆژنامە لیبراڵ و سربەخۆکانە و پشگیریان ناکات. سەرۆکی فەڕەنسا لە قسەکەشی پەشیمان بۆ کە دەیوت ئیسلام لە قەیراندایە لەم بارەوە ڕایگەیان قەیران لە ئیسلامدا نییە و لە ناو کۆمەڵگەدایە و لەگەڵ ئیسلام کێشەیان نییە. هەرچەندە سەرۆکی فەڕەنسا پاشەکشەی لە قسەکانی کردووە بەڵام تا ئێستا داوای لێبوورنی لە مسلمانان نەکردووە لە بەرامبەر بێڕێزەکان و بەڵێنیشی نەداوە کار بۆ ڕاگررتنی کاریکاتێرەکان بکات. بە بڕوای چاودێرانیش لە دۆسی سوکایەتەکانی ماکرۆن بە پیرۆزەکانی ئیسلام دەمامکی دەسەڵاتدارانی وڵات و هەرێمە مسلمانەکانیش زیاتر دەرکەوت کە نوێنەرایەتی کۆمەڵگەکەی خۆیان ناکەن و لە ترسی کورسی دەسەڵات ئامادە نەبوون هەڵوێستێک دژی فەڕەنسا دەرببڕن. هەڵوێستی فەرمی پەرلەمانی کورد لە هەرێمی کوردستانیش سەرۆکایەتی پەرلەمان و ژمارەیەک فراکسیۆن بە پێچەوانەی هەموو وڵاتە مسلمان نشینەکان پشگیری خۆیان بۆ سوکایەتەکانی سەرۆکی فەڕەنسا دەستەی سەرۆکایەتی بڕیارماندا کە ئەمڕۆ بەناوی پەرلەمانی کوردستانەوە سەردانی کۆنسوڵخانەی فەڕەنسا بکەین و لەگەڵ ئەم فراکسیۆنە بەڕێزانەی کە ئەمە زۆرینەیەکی ڕەهای ناو پەرلەمانی کوردستانە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کات شوان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لە دیدارەکەی ماکرۆن سەرۆکی فەڕەنسا دەست پێ بکەین کە پێ دوای جۆرێک لە پاشەخشەی پێ و دیار و بەتایبەتی دوای ناڕەزایەتی مسلمانان لە خۆپیشاندان و لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لە بایکۆتی کاڵای فەڕەنسیش بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. یعنی بێگومان ئەو وڵاتانی سەرمایەداری و بە تایبەت ئەوانەی کە پاشخانێکی ئیستیعماریان هەیە بەڕاستی وەکو دەرەکەوێ هەر لەو زمانەت هەیەگەن کە خۆیان بڕوایان پێی هەیە ئەویش زمانی بایکۆت و زمانی زیانی ئابووریە. تۆ ئەگەر سیر بکەی ینی وڵاتێکی وەکو ئەمریکا کە کاتە قسەکە لەگەڵ ینی وڵاتانی دنیا بەتایبەت لە سەردەمی ترامپە ئەمە زۆر ینی ڕوونە لەگەڵ چین لەگەڵ رووسیا لەگەڵ ئێران لەگەڵ ڤەنزوێلا لەگەڵ دنیا لەگەڵ تەنانەت هاوپەیمانەکانی خۆی لە ئەوروپا کە قسەکە بە زمانی سزادانی ئابووری قسەکە. جا بایکۆت خۆی سزادانێکی ئابووریە
پێ جەنگێکی کاریگەریشە جەنگێکی زۆر کاریگەریشە بە تایبەت ئێستا ئەوان وەکو مەزەندە کراوە لەلایەن ئابووریناسانی فەڕەنسا و خۆرئاواوە ئەگەر ئەم بایکۆتە ماوەی ساڵێک درێژە بکێشێ فەڕەنسا نزیکەی 135 ملیار دۆلار زیانی بەرەکەوێ بە تایبەت ئێمە ئەگەر ئەوەش بخەینە پەنای زیانەکانی پەتای کۆرۆنا یعنی وڵاتێکی وەکو فەڕەنسا لەوانەیە بڵێم لە ڕووی ئابوووریەوە بە چۆکا بێت لەبەرەوە ئیمانوئیل ماکرۆن کە پێشتر بە نەبرەیەکی زۆر بەرز یعنی وەکەڵێ هەڕەشەیە کرد و ینی کە گوایە پەشیمان نابێتەوە کە گوایە وەکەڵێ بەردەوامە بێ لە پشتیوانیکردنی کاریکاتێرەکان بەڵام لەم دیمانەیە کە لەگەڵ کەناڵی جەزیرە ئەنجامیدا بە زمانێکی زۆر ئارام و بە زمانێکی زۆر ئاشتی خوازانە قسەی کرد و تەنانەت باسی ئەوەی کرد کە من هیچ کاتێ پشتیوانیم لە کاریکاتێر نەکردووە و مەبەستم ئەوە نەبووە کە بێڕێزی بکەم بەرامبەر بە موسڵمانان و من تەنیا بەرگریم لە وەکو سەرۆکۆمار بەرگریم لە بنەماکانی دەستوری فەڕەنسی کردووە کە ئازادی دابین کردووە ئازادی ڕۆژنامەوانی دابین کردووە لە وڵاتە من بەرگریم لەوە کردووە نەک ئەوەی کە هەندێ یعنی ئەڵێ دەست ویستویانە قسەکانی من بشێوێنن جامە ڕۆژنامە نووسان و چاودێرانی سیاسی بڕۆیان وایە ئەمە جۆرێکە لە پاشەکشە کە کردوویەتی هۆکاری و پاشگەزبوونەوە چییە کە پێشتر وتی ئیسلام لە قەیراندا ئەو بڵێن کاریکاتێرەکان بەردەوامە دەبن لە بڵاوکردنەوە ئێستا دەڵێ نەموت و ئیسلام لە قەیراندا هۆکاری و پاشەکشێ پێ دوێ ئەو ناڕەزایەتیەیە کە هەوێ فەڕەنسا وا تێگەیشت بوو کە ئەو گرفتانەی کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هەیە لە سووریا لە عێراق لە شەڕی یەمەن لە لیبیا و بێهێزی وڵاتانی ئیسلامی ئەوان لەو ئەنجا دوای ئەوە وڵاتانی ئەفریقی کە فەڕەنسا بۆ خۆی هێزێکی لەوێ جێگیر کردووە بۆ بە ناوی ئەوەی شەڕی دژە تیرۆر وا تێگەیشت کە جیهانی ئیسلامی ئەوەیە کە ئەوان تەعاملی لەگەڵا ئەکەن نەیانزانی کە جیهانی ئیسلامی گەلانێکن کە ناکۆکن لەگەڵ ئەوانەی کە ئەوان بە ڕێبەری جیهانی ئیسلامیان نەزانن ئەو سەرۆکە دیکتاتۆر و داسەپاوانەی کە لە جیهانی ئیسلامیە هەیە ئەوان نەیانزانی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا زۆر قوڵترە لەوەی کە ئەوان تەسەوریان کردووە بە خۆپیشاندانەکان تەنانەت ئەو سەرۆکە دیکتاتۆرانەی کە هەوپەیمانی ئەوانن بۆ نمونە عەبدولفەتاح سیسی بۆ خۆی لە کۆنگرەی میۆنیخ داوای کرد لە ئەوروپایەکان چاودێری بخەنە سەر مزگەوتەکان چونکە لەم مزگەوتانەوەیە تیرۆریستان پەروەردە ئەکرێن تەنانەت عەبدولفەتاح سیسی نەیتوانی لە یعنی بەرگری لە ماکرۆن بکە بەڵکوتی بەسە یعنی بەسە ئیهانەکردن بە پیرۆزیەکانی ئێمە تەحمولی ئەمە ناکەین لەبەرچی لەبەرەوەی عەبدولفەتاح سیسی یعنی ماکرۆن کارێکی کرد کە تەنانەت یعنی دیکتاتۆرە هاوپەیمانەکانیشی نەتوانن بەرگری لە مەوقیفەکەی بکەن یعنی ئەوە دەرکەوت کە حکومڕانان بڵێن دەسەڵاتدارانی وڵاتی ئیسلامی لە دۆڵێکن و خەڵکەکەش لە دۆڵێکی ترن ئەم سوڕەی جوان ڕوون کردەوە بۆ ئەوروپا بۆ هەموو جیهان بۆ هەموو جیهانی ڕوون کردەوە کە گەلانی موسڵمان هێزەکەیان لە قیەمە ڕۆحیەکانیانایە لە بەها ڕۆحیەکانیانایە بۆ بۆی هەیە هەر کاتێ ئەم بەها ڕۆحیانە بجوڵێن هەموو جیهانی ئیسلامی بجوڵێ و هەموو جیهان بهێنە لەرزە وەکەوەی کە فەڕەنسای هێناوەتە لەرزە ئێستا هەڵوێستی فەڕەنسا بە شێوەیە کە ینی وڵاتانی خۆر ئاواش ناتوانن بەرگری لێ بکەن ئەوە تا جاستین ترۆدۆ ئەڵێ ئەوەی کە ماکرۆن ئەیڵێ کە ناوی لێناوە ئازادی نییە
چونکە تۆرۆدۆڵێ بەلای ئێمەوە سەرۆکوەزیرانی کەنەدا سەرۆکوەزیرانی کەنەدا ئەڵێ بەلای ئێمەوە ئازادی ڕەها نییە ڕاستی شەکە چونکە هەموو بنەماکانی مافی مرۆڤ کە هەموو ئەوانەی کە شارەزای جارنامەی جیهانی مافی مرۆڤن هەموو ئەوانەی کە شارەزای ینی بنەما دیموکراتیەکانن لە وڵاتانی دیموکراتی و وڵاتانی ئازادە ینی بڕوایان بەم بنەمایە هەیە ئەڵێ ئازادی تۆ هەتا ئەو شوێنەیە کە ئازادی من دەست پێیەکە ناکرێ ینی گۆڤارێک بێڕێزی بکات بەرامبەر بە هەستی 2 ملیار ئینسان سارکۆزی بێت بڵێ من بەرگری لەم ئازادیەکەم لەبەرچی لەبەرەوەی کە هەر لە فەڕەنسا خەڵک یاسامان هەیە بە پێی ئەو یاسایە خەڵک ئازاد نییە باسی هۆلۆکۆست دوای قسەی زیاتری لەسەر دەکەین دکتۆر جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم پێ دوای و خۆپیشاندان و ناڕەزایەتیانەی کە هەبوون کاریگەری زۆری هەبوو و جۆرێک لە پاشەکشەیە لەلایەن سەرۆکی فەڕەنسا لە قسەکانی و زۆرجار قسە لەسەر ئەوەش دەکرێت بۆچی هەر ڕووداوێک ئەگەر تاکێکی مسلمان ئەنجامی ودا دەڵێن ئیرهابی ئیسلامی بەڵام ئێمە نابینین ئیرهابی مەسیحی یاخود بڵێن ئیرهابی یەهودی هەر دینێکی دیکە بۆچی ئەمە بە ئیسلامەوە دڵکێنرێت بەناوی خۆی گەورە میهرەبان دانەریزە و ڕاگری ئاسمان درود و سەلام لەسەر جانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم سپاس بۆ جەنابتان و بۆ ئەم کەناڵە بەڕێزا کە گرنگی بە بابەتی هەنووکەی دەدەن دیارە بابەتی بڵین فەڕەنسا و بە تایبەتیش ماکرۆن یعنی بابەت ورژانەکەی چەند ئەبعادێکی هەیە چەند ڕەهەندێکی هەیە ئەگەر ئێمە ڕەهەندەکان تەماشا بکەین لەوێەوە دەزانین کە ئایا ماکرۆن و ئەم حاڵەتە یا بڵین ئەم خۆپیشاندانەی کە لە جیهانی ئیسلامیدا ڕوویانداوە کاریگەریانەیە یان نە یەک لەو ڕەهەندانەی کە بڵین ماکرۆن ئەو هەنگاوی هاوێژ یا فەڕەنسا ڕەهەندێکی شکستی سیاسیە لە ڕووی دەسەڵاتی سیاسی و ڕووی فەڕەنساوە ڕەهەندێکی ڕەهەندی فکریە کە ئەوڕۆ فەڕەنسا کە بڵین پێشەنجی فکری ئەلمانیەتی جیهانە بەڕاستی لە شکستێکی گەورەدایە ڕەهەندێکی تر ئەوەیە کە ڕەهەندی اقتصادیە ڕەهەندی اقتصادیش ئەمڕۆ بەڕاستی ئەمریکا خاوەنی ڕەهەندە اقتصادیەکەیە کە بڵین بە سەرمایەداری بە فکری ڕەئسمالی هەموو دنیای خستۆتە ژێر چەپۆچی خۆی ڕەهەندێکی کە ئەو ڕەهەندی زیاتر پێی دەڵێن کە یەکێتی ئەوروپا اینجا لە چوارچێوە ڕەهەندێکی تایبەت خۆی دەبینتەوە فەڕەنسا دەیەوێت بەڕاستی لە چوارچێوەی ئەوەیدا خۆی بکاتە قوتبێک لە معادلە و لە هاوسەنجینی و دەوڵەتی خۆی بینتەوە بە تایبەتی سەرداری یەکێتی ئەوروپا بکە ئەو ڕەهەندانە بوونە هۆکار بۆ ئەوی ماکرۆن دەست بۆ شتێک بە کە دیارترین و بە کاریگەرترین بابەتە کە بابەتی ئیسلامە دیارە لە مقابلیشدا کە جیهانی ئیسلامی جیهانێکی بەخەبەرە و من ناوم لێناوە بەڕاستی ئەلمانیەت الدەولە و ئیسلامیەت الئومە جیهانی ئیسلامی وا دابەش بووە پیادەکانی و هەروەها حکامەکانی لە جیهانی ئیسلامی بەگشتی ئەلمانین تابعی ڕۆژئاوان بەڵام ئومەت مسلمانە و لە 2013 و لە بڵین ڕەبیع عەرەبیە بەهاری عەرەبی کە ڕوویدا لەوێەوە ئەمریکا بەڕاستی یان سنتەرەکانیان تینگتانگەکانی خۆیان زۆر دیراسێ و بابەتیان کرد بۆچی لە شۆڕشی بەهاری عەرەبی هەموو وڵاتەکان داوای ئیسلامیان کرد بەڵگە بوو لەسەرەوەی کە ئەمریکا و ڕۆژئاوا 100 ساڵە ئیش لەسەر جیهانی ئیسلامی دەکەن بەوەی کە فکری ئەلمانی وەکو سیستەمی کۆمەڵایەتی سیستەمی سیاسی سیستەمی ئابوووریەت هەتە دەگاتە سیستەمی اقتصادیش لە جیهانی ئیسلامی بسەپێنن بەڵام دەرکەت لە ڕەبیع عەرەبی ئەم بابەتە هیچ حەقیقەتی نییە و ئەلمانیەت بەس هاتووە غەزوێکی اقتصادی و عەسکەری کردووە نەیتوانیوە غەزوە فکریەکە قوڵ کاتەوە بۆیە لێرە دەدەمەوێت یەک قەوز باسکەم کە پێچەوانەی ئەو بابەتە یان بڵین لە چوارچێوەی دەرەوەی ئەو بابەتە ئەوشەوەی بەڕاستی ئێمەی خەتیب و بەشێک لە مامۆستایانی ئاینی و لە وتاربێژان و ئەوانەی کە عاتفیانە بیر دەکەنەوە بەردەوام ئێمە تۆمەتی دەدەینە پاڵ جیهانی ئیسلامی کە بەڵێ جیهانی ئیسلامی هەمووی هەڵگەڕاوەتەوە هەمووی کافر بووە هەمووی بڕوای بەخوای نییە هەمووی خوای خۆش ناوێ هەمووی پێغەمبەری خۆش ناوێ هەمووی ئیسلامی خۆش ناوێ ئەم حاڵەتە تەشاؤمە زۆر حاڵەتێکی خەتەرە
و حاڵەتێکی ناواقعیە و دەریشکت بۆ یەک پارچە جەریدەی کاریکاتێری فەڕەنسی جیهانی ئیسلامی هەر هەمووی هەژا و ئەگەر ماکرۆن و فەڕەنسا تەنازولیان نەکردا دوێنێ شێوێ لەوانەیە ئاگرەکە گەورەتر دەبوو بڵێسەی عاتیفە و سۆز و خۆشەویستی بۆ پێغەمبەر سەڵسەلەم لە جیهان زۆ گەورەتر دەبوو بۆیە ئەوە وای کرد کە فەڕەنسا پاشەکشەیەکی گەورە لە معادلەکانی خۆی بکاتەوە بەڵێ فەرموو سەبارەت بەوەی کەوتت کۆمەڵگەی ئیسلامی بەخەبەرن بەڵام وەکو دەسەڵات مردوون کە ئێمە هیچ چاڵوێستێکمان نەبینی لەلایەن دەسەڵاتدارەکان تەناوی بوو کە لەسەر ئاسی شەقام بوو. طبعا ئێمە دەبێت ئاگاداری ئەوە بین لە دوای ڕوخانی خلافەتی ئیسلامی و دابشکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەسەر وڵاتانی ئەوروپی و بە تایبەتی بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکا ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەسەڵاتدارن و بەشێکی لە حیزبەکان ئەلمانین بەڕاستی هەموو ڕۆبۆتن دانراون دەبێت ئەوە هەستن ئەوها دانیشن و مانی خۆیان ئەم خاڵە زۆ گرنگە کە حەچیم ئەوژەوەیە مانی دەسەڵاتدارانی جیهانی ئیسلامی لەمانی ملەتیان نییە لەسەر جەماوەر نەماون بۆ نمونێستا ئەوروپا کە جۆرێک لە ئازادی تێدایە خەڵکەکەی قیادەکانی لەسەر قیادەی ماوەتەوە بۆیە قیادەیە کە خەڵک هەڵی بژاردووە و خەڵک پشتی دەگرێ و خەڵک داعمی دەکات بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە نییە هەموو حکامەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بێ ئیستیسنا ئەگەر نەزعەی دکتاتۆریەت نەبی نەزعەی تەزویر نەبی نەزعەی چاوسۆرکردنەوە و مادە نەبی هیچیان قیادەی ئومەی ئیسلامی ناکەن چونکە ئومەی ئیسلامی ئەوانەی ناوێ بۆی ئەم خاڵە زۆ گرنگەوە زۆر جاریش دەبینم گلەی دەکرێت کاکە بۆچی حکامی جیهانی عەرەبی و بە حکامەکانی هەرێمی کوردستانیشەوە نان پشتگیری ملەتی خۆیان بکەن ئەوانای گەیشتینە یەقین ئەم خاڵە گرنگە گەیشتونەتە یەقین کە ئەو ملەتە ئەوانەی ناوێ بۆیە ئەوان لەسەر چ ڕاوەستاون لەسەر دووشت یەکەمیان پاڵپشتی ئەوروپا و ڕۆژئاوا و ئەمریکا و دووەمیشان ئەو زۆرداری و زوڵم و ستەم و بڵین تەزویراتی کە هەیەە ئەوە وای کردووە کە جیهانی ئیسلامی لێک جابێتەوە حکام شتێکە بەڵێ ملەت شتێکی ترە. سپاس دەکەم کاک دکتۆر دوایی قسە لەسەرەوە دەکەین لە هەرێمیش دەسەڵاتداران بە تەواوەتی پیشتیان لە خەڵک کردووە و ڕویان لە بێگانەیە دەگەڕێم وڵای بەڕێزت دواتر کاک شوام کڕێم وڵای بەرزت باس لەوە کرد کە دەبێت ئێمە ئازادی و سوکایەتی لێکجیا بکەینەوە وتر لە فەڕەنساش ینی پێچەوانی یاسای فەڕەنسیشە ئەوەی کە ماکرۆن دەیکات یاخود بڵین ئازادی ڕەها لە فەڕەنسا هەیە بۆ هەموو شتەکان نەخێر ئازادی ڕەها نییە بە هەر ئەو گۆڤاری شارلی ئیبدۆیە کاریکاتێرێکی لەسەر سارکۆزی کرد و باسی خراپی بنەماڵەکەی کرد ئەوەندەیان گوشار خستە سەر خاوەنی ئەو کاریکاتێرە دەستی لە کار کێشایەوە باشە ینی پرسیارەکە ئەوەیە ئایا ینی هەستی 2 ملیارد مسلمان گرنگە یا هەستی سەرۆکی فەڕەنسا ئەوە نیشانەی ئەوەیە کە فەڕەنسا ڕێزی دانەناوە بۆ مسلمانان و وای زانیوە کە مسلمانانیش هەر ئەو سەرکردە ملکەچانن کە هەموو بڕیارێکی خۆیان ئەسەپێنن بەسەریانە ئەوان وایان حساب کردووە کە جیهانی ئیسلامیش وەکو جیهانی لای خۆیان دین تەنیا لەلایەن هەندێ توقوس و هەندێ نەریت و هەڵس و کەوتی ینی ڕووکەشانەیە نازانن ئیسلام بەهای ئیسلامیەکان بەهایکی ڕۆحین و مسلمانان دەستگرتن بە بەها ڕۆحیەکان بە عیبادەت و بە لەخوا نزیکبوونەوە زانن لەبەرەوە ئەوان لەوەیە بە هەڵا چوون ویان زانیوە کە گەلانی مسلمانیش وەکو سەرکردەکانیان ینی ملکەچە بن بۆ بڕیارەکانی فەڕەنسا و گوێی نادەنێت ئەوە لا ڕوویەکەوە فەڕەنسا نەک ئەوە یاسایەکیان هەیە لە فەڕەنسا یاسای غیتۆی پێ ئەڵێن قەدەغەی کردووە بۆ هیچ توێژەرێکی ئەکادیمی نییە
باسی هۆلۆکۆست بکە. یعنی ئەگەر نەک هاوڵات یاسایی بۆ توێژینەوەش بۆ توێژەری یەکێکی وەکو ڕۆژێ گارودی کتێبێکی نووسیوە، کتێبەکەی بەم ناونیشانەیە الأساطير المؤسسة للسياسة الإسرائيلية. کتێبێکی ئەکادیمیە. ڕۆژێ گارودی خۆی فەیلسوفێکی مەشهوری فەڕەنسیە. یعنی باسی نەیوتوە هۆلۆکۆست ئەسڵی نییە. ئەڵێ هۆلۆکۆست هەیە بەڵام ژمارەی کوژراوەکانی 6 ملیۆن نییە، چونکە لە بەپێی ئامارەکانی پێش جەنگی جیهانی دووەم تا ساڵی 1939 ژمارەی جوولەکەکان لە هەموو ئەوروپا 5 ملیۆن و نیو بووە. ئایا ئەم 6 ملیۆنە لەکوێ بوون؟ یعنی چۆن ئەو نیو ملیۆنەیان قەرز کرد بۆ ئەوەی ئەو ینی بیکەنە 6 ملیۆن لە کاتێکدا دوای جەنگی جیهانی دووەم 3 ملیۆن و نیو جوولەکە لە ئەوروپایە مابوونەوە. ئەمە جگە لەوەی ملیۆنێکیان کۆچیان کردبوو بۆ ئەمریکای باکوور و بۆ ئەرجەنتین وە ژمارەیەکی زۆریشیان کۆچیان کردبوو بۆ خۆراڵاتی ناوەڕاست بۆ فەڵاستین. لەبەرەوە ینی ئەوەی بەرامبەر کرد بەرامبەر ڕۆژێ گارودی دادگاییان کرد و 120,000 دۆلار سزایاندا لەسەر کتێبەکە. یعنی سزاکەی ژەڵێکی ئەڵێ لەسەر ئەوەی کە گومانی خستووەتە سەر ژمارەی کوژراوانی هۆلۆکۆست و تاوانەکانی هیتلەری بچوو کردووەتەوە. ڕۆژێ گارودی لە وەڵامی ئەوە کتێبێکی نووسیوە ئەڵێ من تاوانەکانی هیتلەرم بچووک نەکردوێتەوە، بەڵکو دادگای فەڕەنسا تاوانەکانی هیتلەری بچوو کردوێتەوە کە هیتلەر بووەتە هۆکاری کوژرانی 50 ملیۆن ئینسان، بەڵام فەڕەنسیەکان بەس ڕێز لە 6 ملیۆنە گرن، ئەو 6 ملیۆنەش ینی جوولەکەن، ینی بەس ڕێز لە 6 ملیۆنە گرن. هەموو دادگای فەڕەنسا بێدەنگە لەوەی 50 ملیۆن بوونەتە قوربانی، بەس ڕێز و حرمەتیان بۆ 6 ملیۆن جوولەکە داناوەکە لە جەنگی جیهانی دووەمە بەحساب لە هۆلۆکۆستە کوژراون. باش جا ئەمە ینی ئەمە نیشانەی چییە؟ ئەمە نیشانەی ئەوەیە کە فەڕەنسا بە یاسا ئازادی قەدەغە کردووە لە توێژەرانی بواری مێژوو کە ڕۆژێ گارودی یەکێکە لەوانەی کە بە بەڵگەی زانستی سەلماندوویەتی کە هۆلۆکۆست بەو شێوەیە نییە کە باش وەسکە شۆن سەبارەت بە هەڵوێستی بەرپرسانی یاخڵێن دەسەڵاتداران بۆ لە ئاستی وڵاتە مەسەڵەن تورکیا هەڵوێستێکە بەس وڵاتانی تر یعنی هیچ هەڵوێستێک نەبوو. پەیوەندی بۆیە کە دکتۆر باسی کە داوان ملکەتی فەڕەنسا وڵاتانی ترن و لە پێناومانەوەی خۆیان نانەوێت شتێ بکەن. تورکیا و فەڕەنسا لە سەدەی 16ەمەوە تاکو ئێستا ململانەی هەبووە لە نێوانیانە. لەو کاتەوە کە دەوڵەتی عوسمانی توانیوێتی ببێتە بەربەستێک لە بەردەمی ئیستیعماری ینی ئەوروپیە کە نەتوانن لە خۆرهەڵاتی ناوەڕاستە پێگەیان هەبێ، ئەوان ینی وەکەڵێ کینەیەکیان لە دڵایە بەرامبەر بە دەوڵەتی عوسمانی و دوای ئەوەیش کە کۆماری تورکیا دامەزراوە و دواتریش کە داد و کەشەپێدان هاتووە، تورکیای کردووەتە وڵاتێکی پێشکەوتووی ئابووری و لە ڕووی سەربازیەوە پێشکەوتووە و ئێستا هەژمونێکی پەیدا کردووە لە لیبیا، لە خۆرهەڵاتی دەریای ناوەڕاست، لە قەفقاز. یعنی ئەوان ئەمەیان پێ قبوڵ ناکرێت. ئەی هەڵوێستی وڵاتەکانی تر بۆ هەڵوێستیان نەبوو پەیوەندی بەچێوێ بە کورتی بۆی چۆن لای دکتۆر بە یعنی ئەوەی تورکیا پەیوەندی بەوە هەیە تورکیا ئازادترە و ئەردوغان یعنی کەسێکە کە ئەزانێ پشتیوانی گەلەکەی لەگەڵایە بۆیە و هەڵوێستەی هەیە، بەڵام ئەوانەی خۆرهەڵاتی ناوەڕاست ینی هەموو دوژمنن، ینی دوژمنی کێن گەلەکانیان دوژمنی گەلەکانیانن. یعنی ئەوەی کە بە مشار نەیاری خۆی لە قۆنسڵگەری خۆیان داهێنێ، ئەوەی کە هەر کەسێک دوعا بۆ سەرکردەکەی نەکە
ئەی خاتە زیندانەوە تۆ چاوەڕێی چیەکەی لەوە یعنی ئایا ئەوە توانێت هەڵوێستی هەبێ بەرامبەر بەوانەی کە پشتیوانی لە کورسیەکەی ئەوەکەن سوپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەڕێز دکتۆر سەبارەت بە مەسلەی پشتگیری دەسەڵاتداران بڵین لە گەلەکانیان و ڕوو لە بێگانە ئەمە بۆ هەرێمی کوردستانیش بە تەواوەتی ڕاستە؟ بێگومان ئێمە دەبێ ئەو حەقەتانە باسکەین ئەگەر بڵین تعویزیشی بوێ بەڕای بەندە دەسەڵاتی هەرێمی کوردستان شکستێکی گەورەی سیاسی هێناوە و شکستێکی گەورەی ئیداریشی هێناوە و لە ڕووی فکریشەوە بەڕای بەندە شکستی هێناوە کە دەڵێم لە ڕووی فکریەوە ئەوەیە کە سابت نییە لەسەر فکرەیەکی کایە ئەو حیزبی دەسەڵات ئێستا ئاڕاستەکی ئەلمانی هەیە ئاڕاستەکی لیبراری هەیە چ ئاراستەیەک دەکات ئەگاداری ئەوە یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئێستا لە ڕووی فکریەوە بە تەواوی شکستی ناوە دەمینێتەوە ئەو بابەتەی کە جەنابەت باس کرد ئایا توانای ئەوەی هەیە هەڵوێست لەگەڵ گەلەکەی بگری یا توانای ئەوەی هەیە لەگەڵ گەلەکەی هەڵنگاو بنێ نەخێر لەبەرەوە ئێستا هەر ئەو دەسەڵاتەیە بۆ خۆی لە فەڕەنسا زیاتر گەلەکەی خۆی دەچەوسێنتەوە بە بێموچەیی بە بێنانی بە زوڵم و ستەم وەلەو لاشەوە دەبینن ڕۆژانە ڕۆژنامەنووس و خەڵکی تر دەگیرێ سزن دەکرێ زەختی لێ دەکرێ هەموو ئەوانە ئاماژەن بەوەی کە ئەم دەسەڵاتە ئومێدی بەگەل و ملەتی خۆی نەماوە و پێویستیشی پێ نەماوە کە دەڵێن پێویستی پێ نەماوە واتە طریقەیەکی گرتوۆتە بەر طریقەی تەزویر و طریقەی چاولێ سۆرکردنەوە و طریقەی بڵین زوڵم ئەوە گەیەندیتی ئەو دەسەڵاتی کە ئێستا هەیە و قەنەعەتیشی وایە ئەوە تا سەر بەو شێوازە دەبێت لەبەر هەندێ ناتوانێ بەڕاستی هیچ هەڵوێستێک لەگەر ملەتەکەی خۆی بگرێت نەک لەسەر قەزیەکی ئیسلامی ئاینی وەکەوەی قەزیە پێغەمبەر سەڵ سەلەم بەڵکو لەسەر بابەتەکانی تریش ئەوە دیتمان لە کاتەکانی ڕابردوو چەندان جار تەنسیقیان لەگەڵ وڵاتانی بێگانە کردووە بۆ سەر ملەتەکەی خۆیان و دەیان بەڵگە و دەلیلمان هەیە و بەڵگە و دەلیلەکانیش ئەوە نین بشاردنەوە چکۆ بڕوو دنیا عەولەمەیە هەمووی دیکومنت کرایە و هەمووی بە سەوت و سوورە هەیە بەڵام ئەگەر ملت بڵین وشیار بێ دانابێ واعی بێ بزانێ کاکە ئەگەر لە حاڵەتێکی ئەوهادا دەسەڵات لەگەر ملەتەکەی خۆی نەبوو کەواتە لە هیچ حاڵەتێکە ئەم دەسەڵاتە لەگەر ملەتەکەی خۆی نییە بۆی نابێ ملت پشت بەو دەسەڵاتە بەستێ و داعمی ئەو دەسەڵاتە بکە و دەبێ ملت لەو حاڵەتەیدا وەقفە بکە مراجعە بکە ئەوە یەک دوو دەسەڵات بەو هەنگاوی خۆی بە هیچ شێوەیەکی ناتوانێت جێ پێی خۆی قایم کا بەوەی کە دەڵێ پشتگیری دەوڵەتانی بێگانە دەکەم دژی ملەتەکەی خۆم چونکە لاتان معلومە هەر لە جەمال عەبدولناسرەوە بگرە تا دەگاتە شای ئێران تا دەگاتە حوسنی مبارەک تا دەگاتە قەزافی زەین العابدین هەموو ئەو دەسەڵاتدانان ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمان وێنەیە لەبەر چاومانە کە زۆر بەمان بینیوە وەکو دەسەڵاتی هەرێمی کوردستان ئاوە بەردەوام پشتگیری بێگانەیان کردو و دژی ملەتەکەی خۆیان بوون بەڵام چارەنووسێکی زۆر خراپ بووە و هەم مێژوو ڕەحمی پێ نەکردوون هەم دەسەڵاتەکەشان تا سەر نەبووە زۆربیان لە قیمەی دەسەڵات ڕووخاون ئەمە خاڵێکی تر لەبیر نەکەین ئەگەر دەسەڵاتی حکوومەتی هەرێم بڵین یان دوو حیزبی دەسەڵات بە دەقیقی بڵین لە حاڵەتێکی ئاوادا بەهانەی ملەتەکەی خۆی نییە کە ئەو ملەتە بۆ ماوەی کە زیاتر لە 50 ساڵ هەموو ئەو دەسەڵاتدارە سیاسیانە لە ماڵەکانی ئەواندا شۆڕشیان کردووە ئەگەر کردبیان دژی هەموو ئەو ڕژێمە دیکتاتۆرانە وەستاون و 5-6 هزار دەیان تێکچووە 100,000 ئەمفالە بووە و خەڵک دەربەدەر و کوژرا و سزنەکانی حکوومەتی بەعسی پڕ بووە هەمووی لەبەر خاتری ئەو دەسەڵاتە سیاسیە بووە لە یەک کاتیدا کە ملەتەکە پێویستی بەوەی بووە کە ژیانی مادی و دارایی لۆ دابین کە ئەو بۆی دابین ناکە پێویستی بەوەی بووە کە لایەنی ڕوحی وەکو میوانە بەڕێزەکەت فەرمووی لایەنە ڕوحیەکەی کە علاقەی بە پشتگیریکردنی قودوە و پێشەنجێکی گەورەی جیهانی ئیسلامی کە پێغەمبەر سەڵ سەلەم نایە پشتگیری لەو حاڵەتە بکە ئەوە کەواتە نیشانەیە ئەم دەسەڵاتە یەکەم ئاگای لە هیچ واقعەیەکی نێو کۆمەلگانیە و کۆمەلگا ناخوێنتەوە و منەتی پێ نییە حسابی بۆ ناکە بەڵام لەو لاشەوە بەڕاستی دیارە کۆمەلگاش کەم تەرخەمە لەوەی دەبێ بەڕاستی وشار بێتەوە کەم تەرخەمە لەوەی کە ئەمە زەنجێکی زۆر خەتەرە
کەم تەرخەمە لەسەرەوەی کە دەبێ بەڕاستی پەیام بداتە دەسەڵات کە دەسەڵات تۆ لە حاڵەتێکی ئەوهادا کە من 195 موسڵمانم تۆ پشتگیری من ناکەی دەچی پشتگیری دژەکەی من دەکەی و لەو لاشەوە بەڕاستی زەنجێکی خەتەرە لەسەرەوەی کە کەواتە فاسیلێکی زۆر گەورە هەیە لە بینی دەسەڵات و لە بینی ملت. ئەم حاڵەتە بۆ وای لێ هاتووە لە چێوە سەرچاوی گرتووە. یەکەم بەڕاستی لەوەوە سەرچاوی گرتووە لە ساڵی 1970ەوە سەرەتا دوو حزبی دەسەڵات زۆر ئومێدیان هەبوو کە بەڵێ ئەو خەڵکە چۆن لە شاخ پشتگیری کردوون لە شاریش پشتگیریان دەکا و پشتگیریان کردن و دەبینین ئەو کاتە چۆن ڕێژەی دەنگەکانیان بەرز بوو و کاتێک داهاتنە ناو جەماوەر چەندە شیرن بوون خەڵک چۆن پێشوازی لێ دەکردن. ئێستا هەمویان بوونەتە بازرگان بەوە دەناسرێنەوە فلانە مستەشفا ئیفلانە بەرپرسی بڵین حکوومەتە یا بەرپرسی بڵین ئەو دوو حیزبەیە لەو سنوورە تا ئەو سنوورە ئەوە ئیویە ئەوەش ئەوەیە بەڕاستی ئەوە شکستێکی گەورەی بەڕای بەندە جەماوەریە لە ناو جەماوەر ئەو دەسەڵاتە هێناوێتی. سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة بسيطة صبا بسيطة 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 شيء فين ربي الو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة شايفوا يا اي تو سنة جيرابوي ربابا والركلام بو ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆی یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC37 ئارامی و دڵنیایی بەرهەمە پاککەرەوەکانی یۆپاک گەرەتەوێت قاپەکانت بە جوانی پاک ببنەوە و زیان بە تەندروستیت نەگەێنێت ئەوە زاهی یۆپاک بەکاربێنە گەرەتەوێت بە دوور بیت لە هەموو جۆرە میکرۆبێک و دەستەکانت بۆنیان خۆش بێت ئەوە سایلی یۆپاک بەکاربێنە فاسی یۆپاک بەرهەمێکی ناوازەیە و ڕەنگی جلەکانت دەپارێزێت و بێبۆنە و زیان بە تەندروستیت ناگەێنێت بۆ جلی سپیش بەکاردێت فلاشی یۆپاک بێبۆنە و بێزیانە و هەمیشە و زیاتر هەست بە پاک و خاوێنی ماڵ و مشتەمەلاتەکەت دەکەیت ڕووناکی و جوانی و بۆنی خۆش با مۆجزەی یۆپاک بەدیدێت پاکەرەوەکانی یۆپاک بەرهەمێکی ئێرانیە و زیان بە تەندروستی ناگەێنێت باوەڕپێکراوی وڵاتانی ئەوروپایە و بۆ زۆربەی وڵاتان هەنارداکرێت بۆ دەستکەوتنی بەرهەمەکانی یۆپاک پەیوەندی با کۆگای بەرهەمەوە بکەن ناونیشان سلێمانی ئیبراهیم ئەحمەد پشت بەنزینخانەی وڵات بەرهەمە پاکەرەوەکانی یۆپاک
برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاکشوان بەردەوەی کە بچین سەر پەیوەندی فەڕەنسا دۆستی کورد بۆ سەوارەت بەوەی کە ژمارەیەک پەرلەمانتار و بەناوی سەرۆکاتی پەرلەمان کردیان چۆنی لێک دەدەوێت لە کاتێکە لە هیچ وڵاتێکی ئیسلامیە بڵین وێ ڕایەوەی کەیدان نەکراوە بەڵام جوورەتیەوەیان نەبووە چەند پشگیری بۆ فەڕەنسا دەرببڕن بۆ لێرە ئەمە ڕوویدا؟ وڵا بەداخەوە ینی ئەوە نیشانەیەوەیە یەکەم خوێندنەوەی ئەو کەسانەی کە بەو کارە هەستاون هەمیشە خوێندنەوەی سیاسەتمەدارانی ئەو دوو پارتە سیاسیە لە هەرێمی کوردستانە خوێندنەوەیکی هەڵە بووە. ئێستا ئێمە ینی بۆمان ناکرێت یەکە بیژمێرین هەر لە 2023ەوە هەتاکو ئێستا ینی زۆر هەڵوێستیان زۆر تێگەیشتنیان وە زۆر لێکۆڵینەوەیان لەبارەی وڵاتانی خۆر ئاواوە بەرامبەر بە کێشەی کورد و بەرامبەر بە کێشەکانیان لەگەڵ جیهانی ئیسلامیە ینی لێکدانەوەی هەڵەیان کردووە و ئەو لێکدانەوە هەڵەیە هەمیشە ئەو کەسێک کە لێکدانەوەی هەڵەیەکە ئاکاری هەڵەشی لێوەشێتەوە. ئەوە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی ئەو برادرانەی کە چوونەتە کۆنسۆڵگەری فەڕەنسا نیشانەی ئەوەیە کە نازانن یعنی بەو ڕەفتارەیان نەکە ئەوەی کە بتوانن ئەجێندایان لە لای حکوومەتی فەڕەنسی یعنی ببەنە پێشەوە بەڵکو ینی وێنەیەکی ناشرین لە کورد نیشانی جیهانی ئیسلامیە دەن کە ئەمە زۆر خراپە و ئێمە زۆرمان زیان لێ کردووە لە بەدرێژایی مێژوو کە بەتایبەت عەرەبەکان و قەومی عەرەبەکان هەمیشە ینی باسی شۆڕشی کوردیان بەو شێوە کردووە کە ئەیانەوێ ئیسرائیلی دووەم دروستکەن ینی لە باکووری عێراقا لە حاڵەتێکە گەلی ئێمە گەلێکی موسڵمانەوە ینی گوندمان نییە کە مزگەوتی تیانە بێ و خەڵکی ئێمە زۆر ئیلتیزامی بەدینەوە هەیە لە زۆربەی گەلانی ناوچەکە. زۆر باشە بین سەر بە پوختی سەبارەت بەوەی کە فەڕەنسا دۆستی کورد بووە یاخود دۆستی سەدام بووە لە ڕاستیە ئەوان وەکو باسمان کرد وڵاتانی سەرمایەدارین دۆستی بەرژەوەندیەکانی خۆیانن هەر وەکو کیسنجەر ینی کاتی خۆی وەکو ئەوترێ لە نامەیەکە بۆ مەلا مستەفای باس کردووە وەزیری دەرەوەی کاتی ئەمریکا وەزیری دەرەوەی ئەمریکا ئەو دوای شۆڕشی ئەیلول وتوێتی کە ئێمە دۆستی بەردەواممان نییە بەڵکو بەرژەوەندی بەردەواممان هەیە لەبەرەوە ینی ئەوانە وڵاتی سەرمایەدارین دۆستی بەرژەوەندیەکانی خۆیانن لە سەردەمی ئەوەی کە سەدام حوسێن جێگیری ئەوەی کە ناویان نابوو مەجلیسی قیادەی سەورە نائیبی سەرۆکۆمار ئەحمەد حەسەن باکر بوو و عێراق لە دەستی ئەوە بوو دۆستایەتی فەڕەنسا و عێراق زۆر پەرەیسەند چەکی فەڕەنسی کڕا و پشت بەسترا بە دۆستایەتیەکی ستراتیژی لە نێوان عێراق و فەڕەنسا
تەنانەت کوورەی ئەتۆمی تەمووز کە لە عێراقا دامەزرا فەڕەنسیەکان دایان مەزراند ئەوەی کە لە ساڵی هەشتاویەکە ئیسرائیل بۆمبارانی کرد لەبەرەوە ینی عێراق و فەڕەنسا بەرژەوەندیەکی زۆر ینی وەکەڵە بتەویان هەبووە بە تایبەت جاک شیراک زۆر ینی هاوڕێیەتێکی بەهێزی هەبوو هەتا 2003 لەگەڵ سەدام دژی ڕوخانی سەدامی ژوون دژی ڕوخانی سەدام باش بەزۆ کوردسی بۆ کورد کردووی سی بۆ کورد کردووە فەڕەنسا ینی بە هەندێ من نازانم ینی هەندێ بە کورتی بێ سوپاس دەکەم بەڵێ هەندێ شتە ئەوترێ ینی شتی ئیعلامین و شتی فەرمینی شتی ڕاستی نین با ئێمە بڕۆینە ناو ینی وردەکاری ئەمە کەمێک یەکەم فەڕەنسا خۆی لە دابەشکردنی خۆرهەڵاتی ناوەڕاستە بەشدار بووە ڕێکەوتنامەی سایکسپیکۆ ئەمەم پێویست بە زۆر باسکردن ناکەم کۆنگرەی ئاشتی پاریس کە لە دوای جەنگی جیهانی یەکەم هات سەرۆک ویلسن مافی چارەنووسی بۆ گەلانی قەڵەمڕەوی عوسمانی ڕاگەیاند یعنی کە میلەتی کوردیش یەکێک بوو لەوانە بەڵام ئەوە فەڕەنسا بوو کە یەکێک بوو لە وڵاتانەی کە ڕێگە بوو لەوەی کە کورد بگاتە مافی چارەنووس بە پێی ڕێکەوتنامەی سیڤەر باش دوایی پشتیوانی لە ڕێکەوتنامەی لۆزان کرد ینی فەڕەنسا دواتر کە شۆڕشی شێخ سەعیدی پیران ڕوویدا هێزەکانی ئەتاتورک لە ڕێگەی هێڵی ئاسنی حەڵەبەوە هێنانیان بۆی پشتی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیران بگرن ینی یارمەتی لۆجستی جێشی ئەتاتورکیاندا لەبەرەوە ینی لە شەڕی ئێران و عێراقیشە کە ناڵێن ینی فەڕەنسا دۆستی کورد بووە زیاتر لە 1000 ڕاوێشکاری سوپای فەڕەنسا لە عێراقا بوو فڕۆکەی میراجی 2000 بۆمبارانی گوندەکانی کوردستانیە کرد فەڕەنسا بەشداری یەکرد لە دروستکردنی جبەخانەی کیمیاوی عێراقا من نازانم ینی سپاس دەکەم مامۆستا بورە کاتمان نەما کاک دکتۆر کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بۆی کە بەکارهێناوی وشەی ئیرهابی ئیسلامی و بەکارهێنانی بۆ ئاینەکانی تر هۆکارەکەی چێکە ڕووداوێک ڕووداگەر تەوەکوتاکیش بدەڵێنەوە ئیرهابی ئیسلامیە وڵا هەر زۆر بابەتێکی حساس و دەبوایە ئەوە زیاتر ئیتیمان پێ بدرێت چکە ئەم حاڵەتێکی ئێستا هەیە بەڕای بەندە زۆر لە ساڵحی مسلمانان بوو چونکە ئەو ئیسلامە طبیعەتی وایە قەت بە بەرامبەرەکانی کز نابێ هەتا بەرامبەرەکانی تون دەبن ئەوەندە ئەو ئیسلامە گەشە دەکا زیاد دەکا ئەو ئیسلامە طبعی وایە لە ئاشتی و لە سەلام زیاد دەکا ئەو ئیسلامە طبعی وایە کاتێک کز بێ بە سەبەب مسلمانان کز دەبێ کە ئێمەین بەڕاستی کەم و کوڕیەکان ئەمە حاڵەتێک بۆ ئێمە حاڵەتە زۆ گرنگە ئێمە بە ژیرانە بە عاقلانە بەڕاستی بە استراتیج ئەو بابەتە بجوولێنی نەچینە ناو بازنەیەکی عاتفی هەڵا بەلا ڕێیدا بین بابەتەکە یان بە پەرچەکردداری هەڵا چونکە مسلمان قەت هەڵە ناکە مەبەستم کە هەڵە ناکە کە لەسەر ڕاستەڕێی شەرع ئەمە بەشی یەکەم بەشی دووەمەوەی کە جەنابەت باسی دەکەی بۆچی ئەوان ئیتیهاممان دەکەن مەسەلەی بەڕاستیەوە دەچێتە چوارچێوەی ئیسلام و فۆبیا بەڕای بەندە تاریخی ئیسلام و فۆبیا لە سەردەمی پێغەمبەرەوە هاتووە عەلەیهی سەلام لەوێەوە خەڵکیان لە پێغەمبەرەوە دەترسان عەلەیهی سەلام دەیانگوت هەتا گەیشتە و حەدەیە ئیوا هەیە هاتوۆتە مەککە هەردوو جێی خۆی گرتووە لەبەر چ ئەوەندە پێغەمبەریان عەلەیهی سەلام بە ترسناک نیشان داوە و ئەنواع و ئەشکال ناویان تۆمەتیان بۆ بەخشیوەتەوە لە نێو ئەوانەدا باوکو کوڕک لێک دەکا ژن و مێردێک دەکا ئەوانە هەمووی چوارچێوەی ئەو حاڵەتێکی ئێستا هەیە ئەو کاتە سەردەمەک بوو لە دوای 11 سپتێمبەر و بەسەرەوە کە ئیسلام گەشەی کرد لە ئەوروپا و حاڵەتی 11 سپتێمبەر ڕوویدا لەوێوە هیچ جۆرە بربەستێک نەهات ڕێ لە مسلمانان بگری کاتێکدا مسلمان لە ئەوروپا تەنها ئەخلاق و قیەمی بڵین گەشە کردو ئەگەنا هیچ دەسەڵاتێکی اقتصادی نییە دەسەڵاتی سیاسی نییە لەوێوە ئەوان بە دیراسەی ورد هەستان گەیشتنە حاڵەتێک لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی علم نەفسەوە لە ڕووی بواری کۆمەڵناسیەوە لەو بارەوە دیراسەیان کرد ئیلا ئیسلام بەوە بڵین بەری لێدەگیرێ ئەوەیە کە ئێمە ئیتیهامیان بکەین جارێکی تر بەوەی کە ئیرهابە بەڵام ئێستا یەمینی متەتەڕیف لە وڵاتانی بەتایبەتی فەڕەنسا و بەشێک لە وڵاتانی خۆر ئاوا گەیشتە حدێک کە لە لووتکە ئێستا یەمینی متەتەڕیف بۆ معلوماتە ئێستا ئەوروپا زۆر لە ناڵەناڵیەتی لەبەر ئەو یەمینی متەتەڕیف کە حەڕەکەیەکی زۆر تۆندڕەوە پەیدا بوو ئەمە بە ناوی دینەوە پەیدا بوو لەولاشەوە
دوو وڵاتی دینداریان داناوە تە ئیسرائیل وڵاتێکی دیندارە و پافاتیکان وڵاتێکی دیندارە هیچ گرفتیان لەگەڵ ئەوە نییە لە خاڵێکی تر کە گرنگە ئەگەر بە کورتی سپاس دەکەم ئەوش ئەوەی ئەوروپا یەک شتی هەیە شانازی پێوە دەکا بە کورتی یەک شتی هەیە کە شانازی پێوە دەکات مەسلەی تعایشە لە چوارچێوەی هاوڵاتی بوون و ئازادی کە ئەم داهێنانە بەڕای بەندا داهێنانەی ئیسلامی بوو ئەگەر تەماشای تاریخی پێش هاتنی ئیسلام بکەیت ساسانیەکان تەماشاکەی ڕۆمانیەکان تەماشاکەی فارسەکان تەماشاکەی هەموو ئەو ئیمپراتۆراتەی کە هەبوو هیچ پێکەوەژیانش تێدا نەبوو ئیسلام هات داهێنانی پێکەوەژیانی دروست کرد لەسەر بنەمای هاوڵاتی بوون هاوڵاتی بوونی بە نمونەیەکی دەوڵەتداری لە مەدینە پێشکەش کرد گەیشتە ئەوروپا ئێستا ئەوروپا بەرهەمی دەستی هاوڵاتی بوونی ئیسلامی مەدینە دەخوا ئێستا خەریکە ئەو هاوڵاتی بوونە ئەو ئازادیە ئەو پێکەوە ژیانە ئەوروپا تێکی دەدا بە واستەی کەسێکی وەکو ماکرۆن کە دەیەوێت لە بۆ غیتاءێکی سیاسی غیتاء کۆمەڵایەتێکە تێک بدا ئەگەرنا حقیقەتێکە بەڕاستی ئەوان زیاتر ئێرهابیان کردووە زیاتر بەپێی ئیحسا و بەپێی داتا و بەشێکی مامۆستا شوان زۆر ڕۆنی کردەوە ئاخر قسەشم یعنی سەردەمی دەوڵەتی ئیسلامی کە سلێمان قانونی ئەو کاتێ دەوڵەتدار بووە خۆ ئەو حڕەکەی ئەو کاتی سەلیبی کە جوولەکەکانیان لە ڕۆژئاوا بە دەرنا 400,000 کەس بوون بە واستەی ئافرەتێک کە ناوی ڕۆکسلانایە خێزانی بڕین بەخۆی جوولەکەی خێزانی یەکێک لە خەلیفەکانی مسلمانان دێنە شەرق ئەوسەط و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ژێرچەتری دەوڵەتی ئیسلامی تا ئێستاش ئەوە تا لەگەڵ ئێمە ژیان بەسەر دەبن جیرانمانن ئەو تا ڕێزیان لە دەگیرێ معبەدەکانیان ماوە بۆ خۆیان جلچیان هەموو کولتوریان ئاساریان کۆمەڵایەتیان پارێزراوە زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر ئیدریس کاریتانی شارەزار لە فکری ئیسلامی هەروە شوان هەورامین و سەر و ڕۆژنامەنووس سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ